سەلام عەلەیکوم چۆنن باشن قوتابیان یاخوا هەر باش بن ئەم جارە باسی بەشی دووەمی ئێپیسۆدی یەکەم دەکەین کە بریتیە لە بلاک دۆگ. ئامادەی؟ با دەست پێ بکەین. بلاک دۆگ بلاک دۆگ بە کوردی واتە سەگی ڕەش، بەڵام بلاک دۆگ شەخسە، کارێکتەرێکە لەناو دوورگەی گەنجینە، لەناو چیرۆکی دوورگەی گەنجینە. It was early one January morning بەیانیەکی زووی مانگی یەک بوو while the captain was out at the beach with his telescope. کاتێک کە کاپتن لە دەرەوە بوو لە لای دەریا بە تێلسکۆپەکەی. That the indoor opened and a man stepped in. کە دەرگای میوانخانە بووەوە و پیاوێک هاتە ژوورەوە. Who I had never seen before. کەوا من پێشتر نەمبینی بوو. He wore a sword in his belt. شمشێرێکی لە پشتی بەستە بوو لە پشتێنی. His skin was an unpleasant color و ڕەنگی پێستیشی ناشرین بوو. And two fingers were missing from his left hand. و دوو پەنجەشی لێ ببوونەوە لە دەستی چەپی. یعنی دوو پەنجەی نەبوو لە دەستی چەپی. کەوایە چۆن بلاک دۆگە ناسیەوە؟ ئەمە وەسفەکانیەتی. چۆن کاپتنە ناسیەوە لەسەرەوە وەسفەکانمان هایلایت کرد، ئەمەشیان بە هەمان شێوە وەسفەکانی بلاک دۆگن. تکایە باش بیزانن. He sat down at a table. لەسەر مێزێک دانیشت. Then called me closer. و دوایەوە داوای لێ کردم کەوا لێی نزیک بمەوە. Is this here table for my mate Bill? ئایا ئەم مێزەیە بۆ هاوڕێی منە Bill؟ و he asked پرسیاری کرد a strange look on his face. و بە دەموچاوێکی نامۆوە ئەو پرسیاری کرد. I said that the table was for a man who we called the captain. من پێم وتکەوە مێزەکە هی کەسێکە هی پیاوێکە کەوامە پێ ئەڵێن captain. Well, he said, وتی باشە, my mate would be called the captain probably. هاوڕێی منیش پێ ئەوترێت احتیمالی هەیە پێی بوترێت captain. He has a cut on one cheek. نیشانەیەکی شوێنبڕاو هەیە لەسەر یەکێک لە لاڕومەتەکانی. And he is very pleasant when he is drunk. و ئەو زۆر جەوی خۆشەکە سەرخۆشە. Is my mate Bill. ئەوە هاوڕێی منە Bill. So کەواتە is he here? کەوایە و لێرەیە. I told him he was out walking. من پێم وت ئەو لە دەرەوەیە پیاسە ئەکاتن. Well, he replied, وتی باشە, you and me'll just get behind the door. من و تۆ ئەچینە پشت دەرگاکە. مەبەستی چییە؟ بلاک دۆگ بەجی مەڵێ من و تۆ ئەچینە پشت دەرگاکە. And we'll give Bill a little surprise. و ئێمە سورپرایزێکی بچووکی بیڵەکەین. He made me hide. منی شاردەوە and I become very worried. و من زۆر دوودڵ بووم when I saw him take out his sword. کە بینیم شمشێرەکەی هێنا دەرەوە. At last, لە کۆتاییدا, the captain came in. Captain هاتە ژوورەوە and walked towards his breakfast table. و چوو بۆ لای مێزی نانخواردنی بەیانیەکەی. Bill, said the stranger. Bill, پیاوە نامۆوەکە وتی, یاخود نامۆوەکە وتی. The captain turned to face us. Captain خۆی سوڕاندەوە بۆ ئەوەی ڕووبەڕوومان ببێتەوە. دیارە کاپتن لێرە پشتی لەوان بوو. His
face turned white و دەم و چاوی سپی هەڵگەڕا. Come Bill, you know me. وەرە Bill, تۆ ئەم ناسی. Your old shipmate, هاوڕێی کۆنەکەت. Surely, بەدڵنیایە, said the man. پیاوەکە وتی. The captain's eyes opened wide and he said, چاوەکانی کاپتن ئەبلەق بوون و وتی Black dog. Black dog. That's right. ڕاستە. Black dog. Come to see his old shipmate Billy. هاتووە بۆ بینینی هاوڕێی کۆنەکەی Billy. کەوایە؟ ناوی سێمی کاپتن بریتیە لە چ؟ Bill. تەمام؟ ناوی سێمی کاپتن بریتیە لە Bill یاخود Billy. کاپتن سێ ناوی هەبوو. The old sailor, the captain, Bill. دوو ناوەکەی لە سێکشنی یەکەم ئاماژەی پێدراوە، ناوی سێمیشی لە سێکشنی دووەم ئاماژەی پێدرا. We've seen sometimes together since I lost these two fingers. ئێمە وا ڕاهاتبووین یەکتر بناسین یاخود یەکتر ببینین لەو کاتەیەکەوە ئەو دوو پەنجانەم لەدەست داوە. یعنی پێشەوەی ئەو دوو پەنجانە لەدەست بدەم ئێمە لەگەڵێک بووین. He said, وتی, holding up his hand. دەستەکانی بەرز کردەوە. Hold up واتە بەرزکردنەوە. I brought them some rum. چەند خواردنەوەیەکم بۆ بردن and then left the room. و ژوورەکەم بەجێهێشت. At first, لێکەم جار, I could only hear low voices. تەنها ئەمتوانی گوێم لە دەنگی نزم بێت. But then, بەڵام دوایەوە, they become louder. دەنگەکان بەرز بوونەوە. Then, دوایەوە, all of a sudden, لە ناکاو, there was loud swearing. دەنگی بەرزی جنێو هەبوو. And I heard something crash to the floor. و گوێم لەبوو شتێک کەوتە سەر زەویەکە و زرمەی هات. There was the sound of metal against metal. ئەوە دەنجی ئاسن بوو لە بەرامبەر ئاسن یان کانزا لە بەرامبەر کانزا. And then a cry of pain. و دوایەوە هاواری ئازار. The next moment, چرکە ساتەکانی دوایەوە, I saw Black Dog running away. بینیم Black Dog هەڵدێ. With the captain close behind. لەگەڵ captain کەوا نزیکە لە پشتیەوە. They were both carrying swords. هەردووکیان شمشێریان هەڵگرتە بوو. And Black Dog had blood streaming from his shoulder. و Black Dog جۆگەڵەی خوێن یاخود بڵێ خوێنی لێ ڕۆیشت لە شانی. But Black Dog was faster than the captain. بەڵام Black Dog خێراتر بوو لە captain یاخود لە Billy یاخود لە old sailor. And he was soon outside and over the hill. و هەر بەزوویی چووە دەرەوە بۆ سەر بەرزایەکان. The captain came back into the inn and said, Captain هاتەوە بۆ میوانخانەکە و وتی, Jim rum, Jim خواردنەوە. But as he spoke, بەڵام کە قسەی ئەکرد, he started to fall against the wall. بەر دیوارەکە کەوت. Rum, he repeated. Rum, خواردنەوە, دووبارەی کردەوە. I have to get away from here. ئەبێ دوور بکەمەوە لێرە. I run to get the rum. من ڕام کرد بۆەوەی خواردنەوە بێنم. While I was in the next room, کاتێک کە من لە ژووری ئەولا بووم, I heard a crash. گوێم لە دەنگی زرمەیەک بوو. I ran in, چوومەوە ژوورەوە, and found him lying on the floor. بینیم کەوە captain لەسەر عەرز کەوتووە. The captain was breathing very loud and hard. Captain زۆر بە بەرزی و بە زەحمەتی هەناسەی ئەدا. His eyes were closed. چاوەکانی قەپات ببوون, and his face was a horrible color. و ڕەنگی دەموچاوی ترسناک بوو.
My mother دایکی من had now come downstairs. دایکی من هات بۆ خوارەوە but we did not know what to do. بەڵام ئێمە نەمانەزانی چی بکەین. At that moment لەو چرکە ساتەدا Dr. Livesey came in. Dr. Livesey هات بۆ ژوورەوە. On his way to see my father. بۆ ئەوەی باوکی من ببینێ. Has made himself very ill with too much rum. ئەو خۆی زۆر نەخۆش کردووە بە خواردنەوەی زۆر. But I will do my best to save his life. بەڵام ئەوەی بە من ئەکرێ ئەیکەم بۆ پاراستنی یاخود بۆ ڕزگارکردنی ژیانی ئەو. ئەمە کێ ئەم قسەیە کاتن؟ دکتۆر لیویسی ئەم قسەیە ئەکا بە جیم و دایکی جیمەڵێ من هەموو شتێکەکەم بۆی ژیانی کاپتن یاخود بێڵی یاخود the old sailor ڕزگار بکەم. Said the doctor, يعني دكتور وتي when he had looked at him کە سەیری کاپتنی کرد. The doctor pulled off the captain's shirt to start his work. Captain کراسەکەی دکتۆر کراسەکەی کاپتنی داکەند بۆی دەست بە ئیش خۆی بکات and saw several tattoos on the captain's arm. وچەند تاتۆیەکی بینی لەسەر ملی کاپتن. They read نووسرابوون here's luck لێرە بەخت هەیە a fair wind by نەرم and Billy Bones و هەروەها Billy Bones. It was some time later before the captain opened his eyes. ئەوە چەند چرکە ساتێک دوای ئەوە بوو چەند چرکە ساتێک دوای ئەوەی کەوا کاپتن يعني پێشەوەی کاپتن چاوی خۆی بکاتەوانێ. First یەکەم جار he looked around the room سەیرێکی دەوروبەری ژوورەکەی کرد and then he tried to get up و دوایەوە هەڵیدا هەڵسێت crying هاواری کرد where is Black Dog. Black Dog لەکوێیە. There is no Black Dog here. هیچ کەسێک بەناوی Black Dog لێرە نییە. Replied the doctor. دکتۆر وەڵامی داوە. You've been drinking rum and you've had a stroke. تۆ خواردنەوەت خواردەوە و تووشی جەڵدە بووی. Stroke واتە جەڵدە. Now ئێستا what I have to say to you is this. ئەوەی کەوا من پێویستە کە پێت بڵێم ئەمەیە. One glass of rum won't kill you. یەک گڵاسی خواردنەوە تۆ ناکوژێ. But if you take one بەڵام ئەگەر تۆ گڵاسێک بخۆیتەوە you will take another. یەکێکی ترە خۆیەوە پێکێکی ترە خۆیەوە. And if you do not stop, if you don't stop ئەگەر نەوەستی you will die. ئەمری. Come on. Day. Now ئێستا I'll help you to your bed. یارمەتی دەدەم بۆەوەی بتبەمە سەر جێگاکەی خۆت. We managed to get him upstairs and into his bed. و ئێمە توانیمان ئەو ببینە سەرەوە بۆ سەر جێگاکەی خۆی. He should lie in bed for a week. ئەو پێویستە کە لە سەر جێگا بە یاخود ئیسراحەت بکە بۆ ماوەی هەفتەیەک. Week واتە 7 days واتە هەفتەیەک. Said the doctor دکتۆرەکە وتی as soon as we had closed the door. هەر کاتێکەوە دەرگاکەمان قەپات کرد. That's the best thing for him. ئەو باشترین شتە بۆ and you هەروەها بۆ تۆش. But another stroke بەڵام جەڵدەیەکی تر would finish him off. بە تەواوی یاخود لە ناوی ئەباتن.